سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانچی ئەم کاتتان باش لە دیدارێکی تایبەت لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستین. لەم دیدارە تایبەتە قسە لەسەر ڕەوشی تەندروستی ئەکەین لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران. ئەپرسین دوای کردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران کە ئەمە وەکو دەستکەوتێکی گرنگ بوو بۆ ئیدارەی سۆران و گرنگی پێدانی حکوومەتی هەرێمی کوردستان بە کەرتی تەندروستی لە ئیدارەی سربەخۆی سۆران. ئاستی خزمەتگوزاریە تەندروستیەکان تا چەند چوونەتە پێشەوە، کێشە و گرفتەکان چین، گلەی و داواکاری و خواستی خەڵک تا چەند لە بەرچاو چیراوە، تا چەند بەدواداچوون کراوە، ئەو گرفتانەی کە دەستنیشان کراون وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی زیاتر خۆی لە چی ئەبینێتەوە. ئاستی بنکە تەندروستیەکان نەخۆشخانەکان بە شێوەیەکی گشتی لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بە قەزا و ناحیە و گوند و ئاواییەکانی لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران تاوتوێی ئەم باسانە ئەەکەین. بۆ مەبەستە بە خۆشحاڵیەوە دکتۆر کامەران مەلام محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران لەم دیداری زاری کرمانجی بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمانە. کاک دکتۆر ئەم کاتتان باش. ئەم کاتە باش بەخێر بێت. کاک دکتۆر بالەوە دەست پێ بکەین دوێنێ دیدارێکتان هەبوو لەگەڵ وەزیری تەندروستی و سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆرانیش ئامادە بوو. لەو دیدارە باس لە چی کرا؟ زۆر سپاس بەخێر بێن. ئێمە دوێنێ یەکەم دیدارمان نەبوو، ئەوە لە ماوەی ساڵی 2023 ئەوە دووەم دیدارە کە ئێمە لەگە کاکەلگوت سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران سەردانی بەڕێز وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە ئەمە بۆ خۆی دەرخەری ئەوەیە کە ئەمە هەم وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران و هەم وەکو ئیدارەی سربەخۆی سۆران ینی ئامانجمانە و هەدەفمانە کە ومەبەستیشمانە کە کێشە و گرفتەکانی خۆمان چارەسەر بکەین لە بابەتی تەندروستی لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران. ئێمە پێویستە یان ئێمە ڕوونکردنەوەی بدەین لەسەر بابەتە. ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران لە 98 بنکەی تەندروستی پێکدەین لە 7 نەخۆشخانە 7 سنتەر و 4 بەڕێوەبەراتی تەندروستی و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران. ئێمە هەم سنوورێکی جوگرافیاکی بەرفراوانمان هەیە، هەم ڕێژەی بنکە تەندروستەکانمان زۆرن، نەخۆشخانەکانمان زۆرن، وانی ئەگە بەراورد بکەی بە ئیدارە سربەخۆکانی دیکە ئێمە سنوورێکی بەرفراوانی هەم جوگرافی هەم خزمەتگوزاری تەندروستی لە دەستگا تەندروستیەکان لە دەستگا خزمەتگوزاریەکانمان هەیە. کەواتە ئەوە چ دەگەینی کە ئەمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بنیەیەکی تەندروستی باشمان هەیە، وەکو ژێرخانی تەندروستێکی باشمان هەیە. ئێمە هەندێک کەم و کورتیمان هەیە کە بە خۆشحاڵیەوە یەکێک لە ئامانجەکانی کرانەوەی بەڕێوەبەراتی و هێنانەکاوی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران لەسەر نەهێشتنی ئەو کەم و کوریانە بوو کە ماوەیەکی چەند ساڵە لەسەری کەلەکە بووە بۆی ئەو بەڕێوەبەراتی گشتیە دامەزرا. بە خۆشحاڵیەوە ئێمە لەو فترەی هەموو کەم و کوریەکانمان دەستنیشان کردین، دەستنیشانمان کردیەوە لە ڕۆژی یەکەمیشەوە. ئامانجی ئێمە و قسەیمە ئەوە بووە کە هەموو پلانەکانمان لەسەر کەم و کوڕیەکان لەسەر ڕەخنەکانی هاوڵاتیان و گلەکانی هاوڵاتیان دەبێت ئینشاڵڵا. کاک دکتۆر، ئەو کێشە و گرفتانەی کە بردانە بەردەمی وەزیر کە دەڵێ لە ساڵی 2023 دووەم دیدارتانە لەگەڵ ئەو دیداری یەکەم چ بەرهەمێکی هەبوو تا چەند ئەو کێشە و گرفتانەیە ئەو داواکاریانەی گیانتان وەکو خۆی جێبەجێکران؟ مەسەلەی داواکاریەکان ئێمە دەبی بزانین داخۆ داواکاریەکان لەسەر چینە و چ دەسەڵاتێک لە دەسەڵاتی وەزیرێکە بۆمان چارەسەر بکە، چی لە ئەنجومەنی وەزیران چ لە خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە. بە خۆشحاڵیەوە ئەوانەی کە لە دیداری یەکەممان کرد لە بابەتی ڕێخستنەوەی داوام، لە بابەتی ناردنی پزیشکانی پسپۆڕ، لە بابەتی میلاکات بە خۆشحاڵیەوە بۆمان جێبەجێ کراوە. ئەوەیە کە دەبینین ئەمە ڕەزامەندی 100 گرێبەستمان بۆ کرا لە بابەتی میلاکات بۆ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران کە ئێستا خەریکی فۆرمەکان پڕکراینەوە بە ئۆنلاین خەریکی لێکجیاکردنەوەینە کە ئەو 100 کەسە دامەزرین. لە بابەتی دەرمان و پێداویستی پزیشکی بە خۆشحاڵیەوە ئەو ساڵ بودجەیەکی تایبەتمان لە دەرمان بۆ دابین کراوەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران بە شێوەیە کە پشت نەبەستین بە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر. ئەوەش دەرخەری ئەوەیە کە کۆبوونەوە یەکەمان دەرەنجامی باشی هەبوو. باس لە دامەزراندنی 100 گرێبەست کرد بۆ بەڕێوەبەراتی گشتیە بۆ بنکە و نەخۆشخانەکانیشەوە چەند کەس داواکاری پێشکەش کردووە و ئێوەش بەکو ژمارە 100 کەستان ئەوێتن چۆن مامەڵە لەگەڵ ئەو بابەتە؟ ئێمە وەکو ژمارە 100 کەسمان ناوێ، بەڵام 100 کەسمان بۆ دابین کراوە، 100 کورسی گرێبەستمان بۆ دابین کراوە. بەڵام ئەما گەر بێت و باسی ئەوەی بکەین کە چەندمان پێویستە،
ئەمە لەوانەیە 500 هەتا 1000 کارمەندی تەندروستی ترمان پێویستە. یعنی ئێمە زۆر جار لە چونکە وەزارەتی تەندروستی وەزارەتێکی خزمەتگوزاری پسپۆڕیە، یعنی لە بابەتێکی تایبەت خزمەت بە هاوڵاتیان دەکات. لەوانەیە مەسەرەن لە وەزارەتەکان کە جیا کاتەوە ئەوەی کە خزمەتی هاوڵاتیان دەکات دەبێت پسپۆڕیەتی هەبی لە بابەتی تەندروستی، لە بابەتی نەخۆشیەوانی یان نەخۆشیێزانی ئەوانە، یان دەی پسپۆڕی تایبەت بی وەکو وەزارەتەکانی دیکەنی کە تەنها ئیدارەدان و کارگێڕی بیتن. ئەوەیە کێشەیمە بۆسان بۆ نمونە لەوانەیە لە بەڕێوبەراتێک کە من پێویستم بە 100 کارمەندی تەندروستی هەبیتن لە کۆی مەسەلەن 200 یان 300 کارمەندی میلاکە هەیتمان، ئێمە لەوانەیە 20 کارمەندی تەندروستیمان هەبێت 200 کارمەندی جیاواز لە پسپۆڕی تەندروستیمان هەبێت کە ئەمە کێشەیەکی گەورەیە. لە بابەتی ئەو 100 دامەزران گرێبەستەکانش ئەمە فۆرمی ئۆنلاینمان بڵاو کردەوە 1500 و شتێک نازانم هەتا تقریبا 1600 فۆرم پڕکرایتەوە کە ئەمە ڕێژەیەکی زۆرە، چونکە لە ساڵی 2012 و 2013 تاوەکو ئێستا هیچ دامەزرانێک نەکران نەک لە سنووریەمە بگرە لە هەموو حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمە کێشەیەکی زۆرە بۆ ئێمە، چونکە لێک جیاکردنەوە و مقابلەکردن لەگەل 1500 کەس زۆر ئەستەمە. لە لایەکی دیکەەوە ئەمە ئەگەر بێت و لە ناو 1500 فۆرم سەتی دەربینی کێشەیەکی زۆر. ئێستامە لەگەڵ ئیدارەی سەربەخۆ و لەگەڵ وەزارەتی تەندروستیش خەریکی دانانی میکانیزمێکی ڕێکوپێکین بۆی بە شێوەیەکی دادپەروەرانە بتوانینەوە 100 گرێبەستە دامن. کاک دکتۆر لەو ئەولەویەت بۆ شەیە پسپۆڕیتان ئەوێ خزمەتە ئەوانەی لە ڕێی خۆبەخشیوانە کردبێت سێ شتێک مەرجە بۆ ئەوەی ئێوە ئەو 100 کەس هەڵبشێرن. ئێمە مەرجی سەرەکیمان ئەو ئەولەویەتمان خزمەتی هاوڵاتیانە. یعنی بۆ نمونە ئێمە لەوانەیە مەسەر لە نەخۆشخانەیەکی وەکو ئاشتی 300 هەتا 400 خۆبەخشمان هەبی کە ئەوە ماوەی چەند ساڵە داوامەکەن، بەڵام لەوانەیە لە شوێنێکی دوورە دەست لە گوندێکی دوورەست کە بنکەیەکی تەندروستیمانە هیچ خۆبەخشی لێ نەبی، ینی وەی بکەینە مەرج کاکە دەبێ ئەوەندە کارمەندە بچی لەوێ داوام بکە. ئێمە ئەولەویەتمان خزمەتکردنی هاوڵاتیانە. ئێمە نازانین ئەولەویەت بۆ چییە، ئێمە دیارەکەین لەکوێمان نەقسەیە، لەکوێ پێویستمان بە میلاکی تەندروستی هەیە، لەکوێ پێویستمان بەوەیە کە ناوەندێکی تەندروستی بکەینەوە، سنتەرێکی تەندروستی بکەینەوە کە خزمەت بە هاوڵاتیان بکە، لەوێ پێویستمان بەچێبی لەوێ ئەولەویەت بۆوانە. یعنی ئەوە نییە کەسمان دیارکردی ئەولەویەت بۆ چییە. ئێستا ئەمە کە دەرێم خەریکین میکانیزمێکی دیار بکەین ئەوەیە کامە یەک شتەیەکی دابنین ئێمە پێویستمان بە چەند میلاکەی لەکوێ کە خزمەتی هاوڵاتیان بکە لەسەر ئەو خشتەیەی ئێمە ئەوجا ئەولەویەت دیار دەکەین کە کێ دامەزرێنی میلاکمان هەیە میلاکمان نییە یان لەو شوێنە پێویستمان بەو پسپۆڕێتە هەیە ئەوجا ئەولەویەتەکەی دیار. هیچ دیراستەیەکی ئەو بابەتتان کردووە بۆ نمونە لە چ نەخۆشخانەیەک لە چ بنکەیەک لە چ شوێنێک زیاتر کەمی میلاک هەیە؟ ئەمە وەکی ئاماژەم پێدا ئەمە دەستگا تەندروستیەکانمان گەلێک زۆرن، ینی 100 بنکەی تەندروستی و 7 نەخۆشخانە و 7 سەنتەر و بەڕێوەبەراتیەکان، یعنی ئەگەر تو یەک کارمەندشیان پێ بدەی هەر بەش ناکە، یعنی یەکیان بدەی. ئێمە لە هەمان کاتیشدا ئێمە لەو بنکە تەندروستیانە و نەخۆشخانەك هەموویان پێویستیان بە میلاکە، چونکە وەکی باسم کرد ئێمە لە بابەتی پسپۆڕیەکان ڕێژەیەکی زۆر کەممان هەیە. لەوانەیە بنکەیەکی تەندروستی 10 نەفەری لێبیتن کە وەکو میلاک لەو بنکە تەندروستی، لەوانەیە یەکیان دوی تەندروستی بی، ئەوان دیکە مەسان فەراشە، پاکەرەوەیە، ژینگە پارێز و پاسەوان و باغەوان و ئەوانەیە کە ئەمە لەوانەیە بۆ وەزارەتێکی دیکە باش بووی دروستبی، بەڵام بۆ ئێمە وەکو کەمی میلاک حسابەبی. ئەمە وەکو ڕێژەی میلاک کێشەمان نییە، بەڵام وەکو پێویستەکانی پسپۆڕی تەندروستی کێشەی گەورەمان هەیە. ینی با 100 کەسە کێشەی میلاکی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران بە نەخۆشخانە و بنکە تەندروستیان پڕ نابێتەوە. ناوەڵە نەک پڕ نابێتەوە بگرە. ئەمە وەکی باسم کرد پێویستمان بە 500 هەتا 1000 میلاکی پسپۆڕی تەندروستی هەیە. ئەگەر بێت و ئەو خزمەتە یان ئەو داواکارێک کە هاوڵاتیان لە مای دەکەن بتوانین جێبەجێ بکەین. باشە دکتۆر، کێشەی سنتەری ددانی سۆران چیە و بۆچی پێشوازی لە خۆش ناکرێت؟ ئێمە سنتەری ددان لە ساڵی 2022 ینی کراوە بە فەرمی، بەڵام لە کاتیوە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران نەبوو. ئەو وەختی بوو کە ئەمە بودجەی دەرمان و پێداویستی پزیشکیمان نەبووە و دوایش لە مەرحەلەی گواستنەوەکەی بوو، ینی لە بەڕێوەبەراتی گشتی هەولێر بۆ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران کە ئەمە خۆی تەوقێتی کرانەوەکەی تۆزێک باش نەبوو. خۆزگە ئەو ساڵ کرابەوە، ینی لەو کاتەی ئێستا زۆر باشترە بوو. بە خۆشحاڵیەوە ئەمە
ئێستا دەرخستەی تایبەتمان کردێ بۆ سنتەری پسپۆڕی دەدان ئێمە وەکو میلاکی پزیشکی پسپۆر کێشەمان نییە بەس میلا مشکلەی کێشەی مەوادمان هەیە کە وەکی باسم کرد ئێمە لە مانگی شەشەوە بودجەمان بۆ دیارکرا لە بابەتی دەرمان و پێداویستی فزیشکی ئێستا دەرخستەمان بۆ کردی و لە ماوەیەکی زوو هەموو ماوەدەکانی بۆ دابی نەکرێ و دەست بە خزمەت بە هاوڵاتیانەکەی شاڵ یعنی ئێستا ئەم سنتەرە خراوەتەوە سەر بەرەوبەراتی گشتی تەندروستی سۆران بەڵێ ئێستا بە فەرمی ینی لەژێ دەسەڵاتی ئێمە بەڵێ نەدەنە خەڵک لە داهاتوێکی نزیک پێشوازی لە نەخۆش بکات و بکەوێتەوە کار نەک لە ماوەیەکی نزیک بگرە مانگی دابیشەوە دەست بەکار دەکاتەوە بە هەموو هەبوونی هەموو ماوادەکانی شەڵ باش کاک دکتۆر بڕیار بوو بەردی بناغی نەخۆشخانەیەکی گرنگ دابدرێت لە بە تایبەتی لە قەزای ناوەندی سۆران هەر لە دیدارێکی زاری کرمانجیش پێشتر ئاماژەت پێدا تایبەت بە سنتەری دڵ و کۆمەڵێک نەخۆشی تر ئەمە بۆ نەکراوە ئەوەی دڵ نییە باڕاستی بکەمە ئەوە سنتەری شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێنە ئێمە بە خۆشحاڵیەوە هەموو وەکو زەوی وەکو دەرخستە وەکو دیزاین وەکو هەموو شتێکی ئامادەیە لە پلانی استراتیژی ئەو ساڵیشماندانەوە ینی وەکو ئەوەی کە ئامادەمان کردووە هەموو شتێکی ئامادەیە بەڵام بەخۆتە زانی ینی لە بابەتی ئێستا هەندێک کێشەی بودجێ و ئەوانەمان هەیە لەگەڵ بەغدا و لە هەرمی کوردستان کێشە هەیە پرۆژەکان جارەی ڕاوەستاون لە بابەتی ئەوەی کە کامەی پێش کامەی بخسرێ ئێستا بە خۆشحاڵی و لە ئیدارەی سەربەخۆی سۆران ڕۆژەکان نەوەستاون هەمویان ئیشەکەن ئەوانەی کە ڕەزامەندی درا بەڵام ئێمە دەبی وەکو ڕێزبەندی لێ بکەین کامەی پێش کامەی بخسرێت دیارە هەتا ئەو دقەی هێشتا بودجەیەکی تایبەت دیار نەکرا کە بتوانین ئەو بەردی بناغی دابنێ بەڵام بە تاکید لە یەکێک لە پرۆژە استراتیژەکانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران کارەکانی نەخۆشخانەی سیدەکان بە شوێ گەیشتووەکەیتەوە نەخۆشخانەی سیدەکان بە خۆشحاڵیەوە تقریبان 170 بۆ 80 زیاتریشی تەواو بووە یعنی لەوانەیە بۆ کۆتایی ساڵ هەموو کارەکانی تاوی بەس کارەکانی تەچیزکردن و دابینکردنی ماوەدی پزیشکی ئەوانەی دەمینی ئەوانش هەموو دەرخستەی بۆ دەکرێت و بۆ سەری ساڵی ئینشاڵڵا تاوا دەبێت لە ڕووی ئەگەر هیچ کێشەیەک نێتە پێش چونکە بابەتی بودجە و میزانی ئەوانە تۆزێک هەمووجار لە پرۆژەکان وی دەکە هێواشتر بۆ ئەگەر بەو جۆرە ئێستا بەردەوام ئینشاڵڵا تاوا دەبێت بەکردنەوەی نەخۆشخانە و بنکەی نوێ گرفتی میلاک زیاتر نابێت بۆ نمونە سیدەکان ئەبێ چۆن چارەسەری بابەتی میلاچی ئێمە لەو بابەتەی داوامان کردووە کە دوێنێش باسمان کرد کە ئێستا کە 100 گرێبەستمان هەیە محاولە بکەین 200 دیکەشمان بۆ زیاد بکەن لەو بابەتانێکە و نەخۆشخانە و بنکانەی یان ئەو ناوەندە تەندروستیانە کە نوێنێ دەکرێنەوە چونکە بەڕاستی وەکو جەنابیش ئاماژت پێدا لە بابەتی نەخۆشخانەی سیدەکان یان هەر نەخۆشخانەیەک بنکەیەکی تەندروستی کە دەکەیەوە هەتوو لەلای کێشەی میلاکت هەیە ئەوانەش هەموو خراینە بەرباس و گفتوگۆکردن و ڕێگە چارەشمان داناوە پشت بەخوای گەر ئەوانش حەلە بنێن حسابی ئەوشمان کردووە ئێستا وەزیری تەندروستی بۆ زیادکردنی ڕێژەی گرێبەستکردن هیچ بەڵێنێکی پێدان بخۆی بابەتی گرێبەستەکان کە زیادیان کەم بکرێت لە دەسەڵاتی بەڕێز وەزیری تەندروستی نییە دەبێت ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی بدا لەو بابەتەی بەڵام ئەوەیە کە دەبێت وەزیری تەندروستی پاڵپشتی قسەکانی مە بکە لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بە خۆشحاڵیەوە پاڵپشتێکی تەواوی وەزیری تەندروستیمان هەیە لەو بابەتە کتابیشمان بۆ کرد نووسراویشمان بۆ کردو لەو بابەتەی پێ ڕاگەاندین کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەخرێتە بەرباس لەو بابەت کاک دکتۆر وەکو بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران ئاستی خزمەتگوزاری لە دوایکردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران چۆن ئەبینیە ئەو کاردان لە خەڵکەوە پێت ئەگاتەوە لە هاوڵاتی ئەزانین چۆنە ئێمە کاردانەوەکان دەبی بزانین کاردانەوەکان لەسەر چه ئەساسێکەن ئێمە دەبی جیاوازی خزمەتگوزاریەکان بکەین ینی ئەو خزمەتگوزار کە هاوڵاتی لەمەداوەکە و ئەوەی کە بەردەستی ئێمەیە چیە ئێمە ئەوەی کە بکرێتن بۆ سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران چونکە خاوەنی هەزارەها شەهیدە خاوەنی کەسایەتی مەزنە خاوەنی شۆڕەشە مەزنەکانە خاوەنی ئەنفالە خاوەنی هەموو بابەتی شۆڕژگێڕیەکانە ینی ئەو بابەتە هاوڵاتیان ئێمە با دڵنیا بن لەوەی کە ئەوەی لە دەسەڵاتی ئێمەبی و لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بە درێغی لێ ناکە ئەنجامی دا بەڵام ئێمە دەبی سیرکەین ئەمە چمان لە بەدەستە و چمان پێشکەش کردی ئەوەی کە ئێستا پێشکەش دەکرێتن لە بابەتی تەندروستی ئەمە دەبی نادات پەروەر نەبین لە بابەتی خزمەتگوزاریە تەندروستەکان مەسەلەن بۆ نمونە نەخۆشخانەیەکی وەکو لە دایکبوون و ئافرەتانی فێرکاری سۆران مەسەلەن لە 6 مانگی و ساڵ نزیک 56,000 نەخۆشی بینیوە 56,000 نەخۆشی ڕێژەیەکی گەلێک زۆر ینی کەواتە لە یەک نەخۆشخانە 56,000 هاوڵاتی سوودمەند بۆ جا بە نەشتەرگەریبی بە سەردانبی بە سۆنەربی بە فەحزبی بە
لە هەموو بابەتێکیەوە لە نەخۆشخانەیەکی وەکو نەخۆشخانەی ئاشتی فێرکاری سۆران کە لە ماوەی 6 مانگە نزیک 80,000 نەخۆشی بینی و چارەسەریکە کەواتەوە خزمەت گوزارینە کە پێشکەش دەکەین ئێمە دەبین ئاداتپەروەر نەبین لە بابەتە لەوانەیە کەم و کورتی هەبن و هەموو جاریش دەبن ینی ئەگەر هەموو شتێکیش بکە ئێستا لە وڵاتە ئەوروپیەکان لە هەموو بابەتەکان کەم و کورتی هەر هەنە بەڵام ئەمە دەوی بزانین ئەمن وەکو خۆم وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران باشترینی خۆمان پێشکەش کردیە لەو بابەتەی ئەوە نییە بڵێن کە تموحیمە ئەوەیە گلەیەکان نابین ئەمە هەمووی دەبین ئیشی لەسەر دەکەین بۆیە کامە دەڵێن سەردان دەکەین سەردانی وەزارەت دەکەین کاکەڵگورد سەرپەرشتی ئیداری سەربەخۆیسوان لە گەرەمە بەشدار دەبی کەواتە ئەمە وا ئیشەکەین لەو بابەتەی کە خەمی لێ دەخۆین کاو بابەتانە حەلبی بە دڵنیاییەشەوە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سوان بە هەموو بنکە تەندروستیەکان نەخۆشخانەکان سەرڕای کەم و کورتیەکان ئەوەی کە لە دەسەڵاتی ئێمە نەبیت و کردی تیشمان باشترین خۆی پێشکەشەکە کاکتۆر باس لە ژمارەی سەردانی نەخۆشکردچێ لەو 6 مانگە بۆ نەخۆشخانەی ئاشتیە لەدایکبوون و فێرکاری ئاستی هۆشیاری هاوڵاتی چۆنە بینی ئایا کرێ بڵێ دەبێت ئەو هەموو هەزار نەخۆشەکە چوە هەمووی نەخۆشی فعلی و پێویست بوو بێت و سەردانی نەخۆشخانەی من هەموو جار قسەیەکم هەیە لەسەر بابەتی نەخۆش ئەمە ینی زۆر جار باسم کردیە پێم خۆشە ئەو ڕوونکردنەوەیش بدەم لە بابەتی نەخۆشەکان ڕاستە ئەو ڕێژەی گەلێک زۆرە بەڵام ئەمەیە لە بابەتی ئەوەی کە وەختی زمانی نەخۆشی کۆڕۆنا ئەگەر بۆ نمونە ئەو نەخۆشخانەی ئاشتیە بە نمونەوەت بگرین کە ڕۆژێ 500 هەتا 700 نەخۆشیە ڕۆژانە ئەگە ئەو بابەتە لێک بدەینەوە لەوە کاتی کۆڕۆنا لەوانەیە چوو بە ڕۆژێ دە نەخۆشت نبینیوە لەو نەخۆشخانەیە بۆ ماوەی چەند مانگ لە ماوەی کەرەنتینە مانگێک دوو مانگ ینی مانگی نەگەیشت بە 300 نەخۆش 400 نەخۆش کەواتاوە دەرخەری ئەوەیە کە ئەوانەی کە ئەمە ڕێژەکەی دەرێن 56,000 کەس یان 80,000 کەس دەتوانین بە وەکو تەندروستی ناویان نەنین نەخۆش پێی دەڵێن سەردان کرد چونکە ئەمە زۆربەی ئەوەی کە ڕەخنە لەمە ئەیگیرە لە بابەتی نەخۆشەکان یان لە بابەتی سەردانکەرەکان ینی بۆ نمونە ئێستا ئەگەر یەک دکتۆری بە نمونە وەربگری پسپۆڕی کە لە نەخۆشخانەیەکدا دەنیشی ڕۆژەی 100 سەردانکەر دەبینی لەو سەردانکەران لەو سەتانە لەوانەیە دەی نەخۆش ئێت وەرە و جیاوازی بکە ئەگەر دکتۆر پزیشکێکی پسپۆڕ ڕۆژێت دە نەخۆش ببینی بەس ینی کاتەکەی لە کاتی داوامەکەی بەس دە نەخۆش چارەسەر کە چەند بە جوانی چەند بەڕێک و پێکتر بەڕێیەکە چ لەوەی بگاتە ئەو دە نەخۆشە تێکەڵی 100 نەخۆش بکرێ ینی وای لێ دێ پزیشکە پسپۆڕەکەش نەخۆش و سەردانکەرەکەی لێ تێکەڵاوە ئەنیە گەورەترین کێشەیەمە لە وەزارەتی تەندروستی ئەوەیە چۆن بکرێ ئەمە لێک جیاب ئێجا ڕاوەستە ئێجا ئەوە چی دیکە دەکە ئەوەی لێ دێ ئەوەی کە بەڕاستی نەخۆشە چارەسەری پێویست وەرنەگری ینی لەکو دو پزیشکەکەی استفادە دەکەن لەو لای دەچیتە دەرمانخانە دەرمانی بۆ دابین کرامە ڕێژەیەکی دەرمانمان هەیە 100 هاوڵاتی دەچی بۆ نمونە لە بابەتێک 100 دانە دەچی ئەمە 100مان هەیە کە ڕۆی نەخۆشەکە دەوی بە فعلی نەخۆشە دەرمان بۆ نەخۆشەکەی بفعلیەکە نەمایە سەردانکەرەکە بریتی زۆر جارەمە ینی بەداخەوە دەبین لە نەماڵەکانمان کە سەلاجەیەکەوە دەبینی دەری دەرمانخانەیە ینی ڕۆژێک سەردانی بنکەیەکی تەندروستیم کرد خوشکێکی بەڕێزم بینی لەوێ گوتمەوە لێرە چێکەی گوتی وڵڵاهی ئەمە زستان بۆ گوتی ئەم منداڵێکی نەخۆشم هەیە سەیرم کرد سێ بیتاقەی بڕیە بۆ سێ منداڵ یەک منداڵێکی نەخۆشە ینی وای لێ هاتووە دەرمان ببە بۆ لە ماڵی خەزم بکات چونکە دەرمان هەیە لە نەوەل بنکە تەندروستیەکان دەیبە لە ماڵی خەزمیەکە لۆی ئەگە مناڵەکەی خوا نەخواستە نەخۆش بێجە دەرمانەکەی بەکاربیێنی ئێجا ئەوەی کێشەی وەزارەتی تەندروستی ئەمە زیاتر ئەوانەی کە ڕەخنەشەگرن ئەوانەی کە گلەیش لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بەڕاستی ئەوانە نەخۆش نین ئەوانە سەردانکەرن کاکتۆر ئەگەر بە کورتی و پرسیارانە مەڵام دەی لەبەر کەمی کات بنکە تەندروستیەکان ئەوانەی لە گوندەکانن ناحیەکانن تا چەند بنکەی تەندروستن بۆ پێشوازیکردن لە نەخۆش و یا هەندێک فریاگوزاری سەرەتاییان لێ بکرێت ئەمە بخۆی دوو زۆر بنکەی تەندروستیمان هەیە بنکەیەکی تەندروستیمان هەیە وەکو پێشکەشکردنی ڕێنمای تەندروستی و یان فریاکەوتنێکی فریاگوزارێکی سەرەتایی یان لە هەندێک بابەتی تەندروستی کەم خزمەتی هاوڵاتیانەکە دوای دەبیتە مەسەن لەوانەی سنتەری ناحیەکان کە پزیشکی پلەبەند لە هەندێکەوەکان پزیشکی پسپۆڕیش دانیشتۆ مختبەری هەیە تاقیگەی هەیە ئەوەی دووەمن هەمویان خزمەت دەکەن بەڵام حەسەب ڕێژەی دان مەسەن ئێستامە گوندمان هەیە لەوانە 20 ماڵ 20 ماڵی بنکەی تەندروستیمان هەیە پێویست ناکەم بچم پزیشکی پسپۆڕ و پلەبەند و مقیم و ئەوانە بەم لەوەی دای بنیم بۆی خزمەتی هاوڵاتیان بکە چونکە ڕێژەکە کەمە کەواتامە لەوانەیە لەوێ کارمەندێکی تەندروستی هەبیتن هەم لە بابەتی ڕۆشنبیری تەندروستی ئیشان لەسەر بکە هەم هەندێک چارەسەری سەرەتایی ئەنجام بدەن.
نەخۆش لە ئێستادا لە چ کاتێک پێویستی بە هەولێرە بۆ نمونە لە ئیدارەی سۆران هەر حاڵەتێک ڕووداوە بکەوێتەوە چ نەخۆشێک ئەنێرنە هەولێر لەو بابەتەی مەسەلەی چوونە هەولێر یان چوونە سلێمانی چوونە دهۆک چوونە دەرەوەی وڵات ینی ئەو بابەتێک ئەمە دەبی لێکی بدەینەوە بە دوو جۆر ینی چوونی نەخۆش هەندێک جار لەسەر بابەتی ئەوەی کە بخۆی حەزی لێ ینی زۆر جار ینی لەوانەی ئەمنیش لەوانەی جەنابەت هەر کەسێکی دیکە کە دەستە پزیشکێکی بەڕێزی پسپۆر دەچی لەوێدا دەنووشی ینی عیلاجەکەی بۆ دەن هەندێک جار عیلاجەکەی بە دڵنیە یان ئەوە پێی خۆشە بۆ دڵنیابوونی خۆی سەردانی پزیشکێکی پسپۆر بکەن ینی ئەوەی دەبی جیاکەینەوە کامەی بەڕاستی پێویستی بە هەولێرە کامەی بۆ خۆی حەزی لێ ویستە هەولێر ئەوەی کەمە هەتاوەکو ئێستا هەیتمان ینی لەوانەیە لە نەخۆشخانەکانی کە سەنتەری سۆران هەموو دێنەوە ئەوێ لێرە ڕەوانی هەولێرەکەن ڕۆژانە دوو یان سێ حالەتمان هەبی کە پێویستی بە هەولێر هەبی ئەوانەش لەسەر بابەتی چنە یەک هەندێک جیهازمان کە من لە بابەتی نەشتەرگەریەکان ئامێری پزیشکی و هەندێکی دیکەش لە بابەتی نەبوونی چاودێری چڕە ئەمە لە سۆران نیتمان چووکە هەو نەشتەرگەریانەکە ئەگەر بکرێن لێرە لە دوای ئەو پێویستە لە چاودێری چڕ بخەوێنێ کە ئەمە بەداخەوە هەتاوەکو ئێستا نیتمان نەگەوە هەبووبی ئەمە داماخزبی هەر نیتمان هەتاوە بەنیازنی بیکەنەوە ئێمە حالێن کە ئێستا لەگەر جەنابەت قسەی دەکەمەوە تقریبان لەوانەی بۆ ماوەی مانگێک بی ئەمە ستافێکی تایبەتمان هینە کە نردیتمانە بۆ نەخۆشخانەکانی هەولێر لە چاودێری چڕی هەولێر داوامەکەن بە شێوەی خۆبەخش وەکو خولێکمان بۆ کردینەوە کەینی خولەکە تەواو بوو ڕاهێنانێکی باشیان کرد توانیان پشت بەخۆیان ببەستن ئەو وەختی چاودێری چڕ نەخۆشخانەی ئاشتی دەکرێتەوە فریاکەوتن کە لە نێو ئاشتیە شوێنێکە بەڵام زۆر گلەیشی لەسرە تا چەند بە دوواداچونتان کردووە ئەم گلەیەی خەڵک لە جێی خۆیەتی لەوە ئەگەر کەم و کورتێکێ دکتۆر وەک پێویست دەوام نەکا ئەمە چ وەڵامێکی وڵە ئەمە وەکو بابەتی پزیشکان ئێمە تقریبان لەوەتی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران کرایتەوە بابەتی پابندبوونی پزیشکان و کارمەندانی تەندروستی بە داوامی فەرمی یعنی برێم 180 چارەسەر بووە ینی لە هەموو بابەتێکەوە کە لە داوام کردن ئێمە دەبی سیرکەین ینی زۆر جارەمە چوینە نەخۆشخانەکان سەردانمان کردە سەیری گلەکانی هاوڵاتیمان کردیە ینی کە نەخۆش سەردانەکە بۆ فریاکەوتن ئێمە کە پزیشکێکی بەڕێزی پسپۆر لەوێ یان مقیمەک یان مقیمەقدەمە کە لەوەیە سیرەکە کامەی حالەتەکە فریاکەوتنەکەی پێویستی سەریعتر بی یەکەم جا فریای ئەوەکەوی بەڵام ئەوەی ئەم بخۆم چوومە سەردانیشم کرێ زۆربەی هاوڵاتیان گلیانەوەی دەی هەوێ لە هەمان کاتدە بۆ هەمووان ئیش بکرێت بەڵام ئەتو وەکو پزیشکێک بۆ خۆت بڕیار بدەی مەسەلەن دە نەخۆشن لە بەردەستی یەک دەعمی کردیە یەک جەڵتەی لێدایە یەک کێشەیەکی گەورێتی یەک شکانی هەیە هەتاوەکو دەعمەکە هەبی جەڵتەکە هەبی ینی ناچی سەردانیەوە کە درینەوەیەکی گچکە بکە کەواتە ئەوە دەبی لە ویتینگ بی چاوەڕێ بکە هەتا ئەوە تەواوی ئەو جە سەردانیەوەی بکە بەڵام هاوڵاتیانمان یانی ئێستامە لە ذاتی یەک پزیشکی مقیم نیشتەجێ لە ینی خولاو کە دامانەمە کردمانە دوو ئێستا دوو پزیشک لە تەواریەکان داوامە کە سەر ڕاوێ مقیمەقدەمیشمان هەیە سەر ڕایەوەی کە پزیشکی پسپۆریش بانگ دەکرێت بۆ هەندێک بابەتی تایبەت بەڵام وەکی باسم کرد یەک سەردان کرد کە نەخۆش نینە دووش کە نەخۆشەکان دێن ینی بە پەرۆشتنینە سەبرێک و ئارامیان بگری کە ئەو نەخۆشانێک کە فریاکەوتنێکی سەریعیان پێویستە چاوەڕێ بکەی ئەو تەواوی ئەو جا خزمەت بکە ئەو کێشەیەمێک کە بابەتی ڕەخنەکان کە ئەمە هەموو ڕەخنەکان وەرەگرین چارەسەریشمان بۆ داناوە بەڵام هەموو جاداوە لە هاوڵاتیانەکەین لەگەر ئێمە پشت و درێژ بن کەرتی تەندروستی یانی ئەگەر لێکی بدەیەوە لە سعات یەک دوی سێ نیوڕانەیە هەموو وەزارەتەکان دادەخرێن بەس وەزارەتی تەندروستی سعات 12 شەوی لەوانە کەستەرە باڵۆن بکرێت سعات یەکی شەوێ دوی شەوێ لەوانەیە نەشتەرگەری فریاکەوتنە دۆ بکات 24 کاتژمێر دەبێت ئەوەش لێک بدەینەوە کە ئەمە وەزارەتی تەندروستی هەموو کارێک دەکەین بۆی هاوڵاتیانمان لە خۆمان هەموو کاتێکش لە ئامادە باش هەموو کاتش لە ئامادە باشینە بۆیە کە ئەمە لە هەمووان زیاتر داوامەکەین بۆی زۆرترین ڕەخنەکانیش لێ کاک دکتۆر بابەتی ئۆتۆمبیل و ئەمبۆلانس و فریاگوزاری لە نێو نەخۆشخانەی ئاشتی بە تایبەتی چارە سەرکراوە زۆر جا خەڵک ئەرێ ئەمبۆلانسەکان وەکو پێویستی نە کاتێک نەخۆش ئەبردێ بۆ هەولێر ئەزانین چۆنە بابەتی ئەمبۆلانس ئێمە ئەمبۆلانسەکانمان مۆدێلیان زۆر کۆنە ینی ئێستا حالیان نەخۆشخانەی ئاشتی ئەمە 4 ئۆتۆمبیلی ئەمبۆلانسمان بۆ دابین کرد لە حالەتی زۆر پێویست خوانەکە خوانە خواستە مەسەن وەکو حالەتی کە دەعمی ئەوەی وکرابووی لەگەر قوتابیان ئەوەی قوتابیان و ئەوەی گەشتیارەکەن کە لەوانەیە چل نەخۆش پێکەوە سەردان بکەم ئەمبۆلانسمان هەیە وەکو ڕێژە داواشمان کردێ دوێنش لەگەر بەڕێز وەزیری تەندروستی قسەمان کردیە و دەرخستەشمان کردێ بنێرتە ئەنجومەنی وەزیران ئێستا لەوەیە
بەتەمانە 10 هەتا 20 ئامبولانسی نوێی تایبەتمان بۆ بکڕن. ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران لەو ماوەی دەست بەکاربوون من 2 ئامبولانسی نوێمان وەرگرتووە. بەڵام ئیشەکەن ئەمانە ئێستا ئیشەکەن یەکشمان دایتە نەخۆشخانەی ئاشتی، یەکشمان لێرەیە بۆ حالەتی وەکو پاڵپشتی بۆ نەخۆشخانەکان لەر حاڵەتێکی لەناکاو بە دڵنیاییەوە ئەمە هاوڵاتیانمان دڵنیا دەکەینەوە کە لە ڕۆژ یەکەمی دەست بەکاربوونمان ئەمامان ڕاگەیان کە یەکێک هەیە خەمیان لێ دەخوا، بەڵام هەموو جار داوامانەوە بە لەگەمان پش و درێژ بن، چونکە ئیشکردن لە کەرتی تەندروستی شێکی زەحمەتە، خەرجێکی زۆری دەوێت، یعنی ئەمە داهاتمان نییە وەکو داهات هەمومان خەرجێکی زۆرە، ینی لەو بابەتانێک کە ئێمە کردیتمان لەوانە هەیە نزیک چەند ملیاردێک مەس خەرجمان کردی لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران، بەڵام ئەگەر بێت و ئەو ملیاردانێک کە باسەکەم لە وەزارەتێک کە خەرج بکە زۆری پێوە دیاردی، بەڵام بەداخەوە لە تەندروستی پێوە دیار نابی، چونکە بۆ نمونە مەسەن لە نەخۆشخانەی ئافرەتان و منداڵانی سۆران یەک جیهازی تیشکی موگناتیزی کە ئێمارای پێ دەڵێن ئێمە چاکمان کردیتەوە بە 625 میلیۆن، یعنی 625 میلیۆن لەوانەیە گەڕەکێکی شاری سۆرانی پێ قیرتاو بکرێ، بەڵام لە کنەمە یەک جیهات چا دەکرێتەوە. ئێمە زۆر جار خزمەتی سەدان نەخۆش بالضبط نەک سەدان، ینی هەزاران، چونکە ئەمە وەکی باسم کرد، ینی ئێمە دەوی بزانین داخوا زۆر جار هاوڵاتیان ئەم بۆخۆم لە فترەی پێش ئێستا ئەو ڕێژەیەم بڵاو کردەوە بۆی هاوڵاتیان بزانن کە ئەمە چەند مەسرەفمان هەیە. زۆر جار هاوڵاتیان لە بابەتی ئامێرە پزیشکیەکان چونکە زانیاریان نییە، مەسەن بۆ نمونە ئامێرێکی تیشکی موگناتیسی کە لە سۆران لە نەخۆشخانەی ئافرەتان و منداڵانی فێرکاری هەیە، لە نەخۆشخانەی ئاشتی هەیە، لە نەخۆشخانەی گشتی بلێ هەیە، لە سیتیسکان لە نەخۆشخانەی مێرگە سۆر هەیە، لە هەردوو نەخۆشخانەی سیتیسکانیش هەیە، ینی ئەوانە ینی ڕێژەی کڕینیان گەلە گرانن، ینی چونکە مەسا ئامێرێکی تیشکی موگناتیسی بە 2.5 ملیار دەکردرێ، 2 ملیار ینی 100 و بە کوردەکەی دەرێن 150 دەفتەر دۆلار، یعنی ئەگەر تو بێت و 600 میلیۆن لێ بدەیت کەواتە هیچ ناکەت، چکە زۆر جار داهەنگۆ کاکات و 600 میلیۆن لە چیدا یەکی نوێت کڕیبە، بەڵام لە واقعدا 600 میلیۆن بەس بۆ چاکردنەوەکەی نەک بۆ کڕینەکەی، بەڵام ڕۆژانە خزمەتێکی ماگانە 400 500 هاوڵاتی سوودی لێ دەبێت. کاک دکتۆر نەخۆشخانەی 50 قڕوێلەی ڕواندز چ بەڵێنێک بە خەڵکی ڕوانزە دێت، چونکە زۆر گلەیەکەن یەک نەخۆشخانە هەیە هەر لە نێو ڕواندز هیچ بنکەیەکی تەندروستی نییە و ڕوانزی زیاتر بەرفراوان بووە، ئەو نەخۆشخانەیە کەی ئەکەوێتەوە جێبەجێکردن؟ ئێمە لەگەڵ بەڕێز قایمەقامی قەزای ڕواندزیش پێکەوە دانیشین ئەو بابەتە کە خرایتە ئەولەویەتی قەزای ڕواندز بە نسبەت پرۆژە استراتیژیەکان کە دەبێت بۆی دروست بکرێن داشمان ناوە لە ئەولەویەتانە، بەس وەکی باسم کرد لەبەر کێشەی بودجە و کێشەکانی هەولێر و بەغدا ئێمە نازانین ئەولەویەت دەدرێ بە کامەی لە پلانە استراتیژیەکان، بەڵام تێدایە بە دڵنیاوی کاریشمان لەسەر کردیە، زەویشی بۆ تەرخان کرا دووبارەت، سەردانیشم کردی، سەردانی زەویەکەشم کردووە، هەموو شتێکی ئامادەیە، بەڵام وەکی باسم کرد ئەولەویەت دەست بە کامە پرۆژە دەدرێ، ئەو هەم وەزارەتەکان هەم ئیدارەی سەر بەخۆی سۆران و هەم حکوومەت هەرێمی کوردستان لەوەی ئەو پرسیاران زۆر بە کورتی مەشقی هاوێنەی قوتابیان ئێستا لە کۆلێژ پەیمانگا دەستی پێ کردووە لە نەخۆشخانەی فریاکەوتنویش لە ئاشتیش لە لەدایک بوونی شەنە، خەڵک هەندێک زارێ دکتۆرەکان بە تەمای قوتابی ئەوانەی کە مەشقەکەن نەخۆش جێ دێڵن یا ڕنگ ئەوان هاتونە فێر بکرێن مەشقێکی هاوینێ، بۆ ئەمە تا چەند چاودێریەکەن بۆ ئەوەی ئەو قوتابیانە ڕاستەوخۆ نەخۆشیان نەخرێتە بەردەست. ئەزانین چۆنە ئەمە کە دەڵێن بابەتی فێرکاری، ئەمن بەخۆم بوویمە پزیشک ڕۆژێک قوتابی بوویمە، ڕۆژێک دەبی دەستم لە نەخۆش دابی هەتا فێر بوویمە، یەکەم جا بە نەزەڕی فێرەبی ئەو جا بە عملی دەست پێ دەکەی لە ژێر چاودێری یەکێکی تر، ئەوە هەموو جار هەیە، یعنی ئەگەممان هەیە قوتابیەکانمان فێرە شتێک بین، فێرە ئیشەکرداریەکان بن کەواتە دەبی لە نەخۆشخانەکان و بنکە تەندروستەکان داوام بکەن، ئەوە هەر دەبی ئەوە هەموو هاوڵاتێکیش بە ناچاری، چونکە یەکێکمانە کە دەرێ نەخۆشخانەی ئاشتی فێرکاری کەواتە فێرکاریە ئەو بابەتە زۆر دەبینرێ لە نەخۆشخانەکانی مە زۆر دەبینێت، چونکە فێرکاری عینسەگا فێریان نەکەی کەواتە ئەمە ناتوانین کادری تەندروستی نوێ پێ بگەینین، ئەوە لە هەموو جێکێ لە هەموو دنیایشێ بڕۆ ئەمە لە چەند دەورات و ڕاهێنانمان لە دەرەوەش کردێ بەخۆم لەوێش هەر نەخۆشی بیانیشم بینیوە بۆ فێربوونیش بینیتم و بەڵام لەژێر چاودێری ئەوە هەیە، هەمووشان لەژێر چاودێریدان ئەوە نێ هیچ نەزان، ئەوانە خیندیتیان لە پەیمانگاکان لە کۆلێژەکان بابەتی نەزاری هیچ کێشان نییە، بەس ما کردارەکەی فێرکەن کە لەژێر چاودێری ئێمەیە. کاک دکتۆر بە کورتیش ئەوە چاودێریکردنی نۆرینگەکان و دەرمانخانەکان نرخی دەرمانیش لە بازار ئێستا لە نۆرینگێک بۆ نۆرینگێکی تر جیاوازی هەیە، هەمان دەرمانە هەمان کوالیتیە، ڕەنگ بێ لە یەکێک هەرزانتر لەوی تر گرانتر، بۆ ئەمە لیژنەی تایبەتان هەیە؟ ئێمە
بە شتێک لەکن هاوڵاتیان ڕوومبی لەو بابەتەی لە بابەتی نۆڕینگەکان لە بابەتی دەرمانخانەکان لە بابەتی عیاداتی پزیشکان ئەوانە ئەگەر بێ بە پێی یاسا مامەلان لەگار بکە هیچیان لە دەسەڵاتی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران نییە لە بابەتی سندیکاکانە هەتا ئەم کاتە بەڵام بە خۆشحالیەوە وەزارەتی تەندروستی خودی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ئەمە پرۆپۆزاڵێکمان ئامادە کردیە لەو بابەتەی کە بتوانین زیاتر دەسەڵاتمان لەسەر ئەو بابەتە بە خۆشحالی وەکو خۆم چاودێریکی وردم خستۆ سەر نۆڕینگەکان لە بابەتی هەندێکمان داخستون مەسەنەوەی تقریبان هەفتەی چووی هەفتەی ڕابردوو سەردانی لیژنەکانمان سەردانی بازاڕیان کرد 11 شوێنیان داخستووە لە بابەتی پابەندەبوون بە ڕێنمای تەندروستیەکان ئێمە ئەوانە بەرداوم لیژنەمان هەیە بۆ چاودێریکردن بابەتی یەکبوونی نرخەکان بە خۆشحالیە وەزارەتی تەندروستی و هەروەها بەڕێوەبەراتی کوالیتی کۆنتترۆلی کوردستان KMCA ئەو بابەتانەی هەموو یەکلاکیستەوە ئێستا ستیکەری نوێ دێتە بازار ینی بەتەمانە ئەپلیکیشنێکی تایبەتیش دابنێ کە هەر دەرمانێک دەگاتە دەست هاوڵاتی لە بارکۆدەکەی لە ئەپلیکیشنەکەی لێ بدە نرخەکەت دەداتێ کوالیتیەکە ئەکسپایرەکەی کەینی گەیشتەوە هەمووی دەداتێ بە خۆشحاڵی ئەوە سیستەمێکی زیرەکە دادەنرێتن بەس ئەو ساڵیان ساڵی دابێ دەکەوێت دوای جێبەجێکردن ئەو لەسەر کاتماوە دوا پرسیاری من لەسەر تای خوێن بەربوونە سنووری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران تا چەند سەلامەتە لە تای خوێن بەر لە بابەتی تای خوێن بەربوون یعنی وەکی باسمان کرد هەمووی دەگەڕێتەوە سەر ئاستی ڕۆشنبیری هاوڵاتیان لە بابەتەکان ئێمە وەکو خۆمان ڕاگەیەنراوی بە پەلەمان هەبووە خولمان بۆ قەسابەکان کردەوە لە ناو هاوڵاتیان قسەمان کردووە لە ناو مەکتەبەکان وەکی دیکە کۆبوونەوەی تایبەتشمان لەسەر بابەتانە کردووە ینی ڕاگەیەنراویشمان بڵاوکە بۆی هاوڵاتیان وشارکەینەوە لە بابەتی تای خوێن بەربوون هەموو ساڵێ بە ڕێژەیەکی کەم هەموو جار تای خوێن بەربوون هەبووە بەڵام ساڵانی پێشتر وای لێ نەکردێت کە هاوڵاتیان ڕۆشنبیرێکی باشیان لە بابەتی نەخۆشیەکە هەبی بەداخەوە ئێمە تاوەکو ئێستا لە کۆتایەکانی مانگی پێنج تاوەکو ئێستا 6 حالەتی تای خوێن بەربوونمان هەیە بەداخەوە سیان گیانیان لە دەستداوە کە ئەمەش ئەو گیان لە دەستدانش کە ئەوەی ئەمە دەیبینین لە بابەتی نەبوونی ئاستی ڕۆشنبیری لە بابەتی نەخۆشەکەی بووە چونکە زۆر جار ئەمە داوا لە هاوڵاتیان نەکەین لە بابەتێک کە نەخۆشە بیان کێشەیەکت هەیە تکایان لێ دەکەین سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن سەردانی نەخۆشخانەکانمان پزیشکی پسپۆڕ دانیشتیە پێویست ناکە لە ماڵەوە دانیشی بچی سەردانی نۆڕنگەکانی لا کۆڵانان بکەی و بە مغەزیەک یا بە کانونێکیان هەن ئازاشکێنێکێت و تەحمل بکەی پێویستە سەردانینەوەی بکە ئەگەر ئەو نەخۆشانی کە باسم کرد لە ڕۆژەکانی کە لە دەرکەوتنی نیشانەکان سەردانی پزیشکی پسپۆڕیان بکرد بە ئەوە هەرچەند لە دەستخوایە بەڵام احتمال دەرەنجامەکەی مردن نەبە دەستان خۆش بکە دکتۆر زۆر سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان کە بە شێوەیەکی ڕاشکا وەڵامی پرسیارەکان داینەوە بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی گوێبیستی بوون و بینیکان دیدارێکی تایبەت بوو لەگەڵ دکتۆر کامەڕان مەلا محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران پرسیار و سەرنجی زۆرمان مابوو بەڵام لەبەر کەمی کات فریای ئەم پرسیارانە کەوتین سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانیش لەلایەن بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران تا دیدارێکی نوێ کاتێکی شەت